کاتتان باش لاڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم کۆمەڵێک بابەتی جیاواز تایبەت هونەری هەمەڕەنگ لە بەرنامەیەم جاری هەفتانە هەیە لەگەڵمان. ڕاهێنەرێکی کارەتی لە شاری سلێمانی منداڵان بە خۆڕایی فێری کارەتی دەکات. کوردێک لە ئەڵمانیا بە شێوازێکی جیاواز مێش هەنگوێن بەخێو دەکات و هەنگوێنەکانی بەناوبانگ کردووە. کچێکی شێوەکار لە بازاڕی شاری سلێمانی تابلۆی جیاواز و سەرنجڕاکێش لەسەر داوای هاوڵاتیان دەکێشێت و بۆتە جێگەی سەرنجی هاوڵاتیان. سەدودە مامۆستای خۆبەخش لە 3 قوتابخانەی ڕانیە و حاجیەوە و 4 قورنە بۆ نزیکەی 1000 قوتابی خولێکی بێ بەرامبەر دەکەنەوە. مەریوان ئەحمەد ڕاهێنەرێکی کوردی یاری کاراتەیە و لە شاری سلێمانی منداڵان بە خۆڕایی فێری کاراتە دەکات. ئەو دوو هۆڵی تایبەت بەو وەرزشەی کردوتەوە و منداڵان و نەوجەوانان لە هۆڵەکەیدا فێری و یاریە وەرزشە دەکات. ئامانجیشی ئەوەیە کە یاری کاراتێ لە هەرێمی کوردستان پێش بخات. من ناوم مەریوان ئەحمەد عەلیە، جێگی سەرۆکی فێدراسیۆنی کاراتەی کوردستان لە ساڵی 2006 ئەوانەیە هەتا ئێستا یەکێک بووم لە دامەزرێنانی کاراتێ لە هەرێمی کوردستانە. چەندی ساڵ لە شاری هەولێر و لە شاری سلێمانی و پارێزگارەکانی تر خزمەتی ئەم وەرشەم کردووە، بوومەتە هۆکارە بۆ بڵاوبوونەوەی ئەم وەرشە لە یاری کاراتێدا. وەکو خۆم پێشتر ڕایەنەرایەتی چەندیانەیەکی گەورەم کردووە لەسەر ئاستی کوردستان و عێراق، بەڵام ئێستا بە حکمیەوەی کە لە فێدراسیۆنی کاراتەی کوردستان و سەرپەرشتیاری کاراتەی یانی وەرشی قەرەداخم چەندین پاڵەوانێتی لەسەر ئاستی عێراق و کوردستان و شاری سلێمانی کردومان ئەنجامی گەورەمان بەدەستهێناوە. بۆ نمونە لە ئاستی کوردستان پلەی سێمیمان لە کوڕان و لە کچان لە هەموو ئاستەکان لە ساڵی 2009 هەتا ئێستا بەدەستهێناوە. دوایین پاڵەوانێتیشمان کە لە شارۆچکەی چەمچەماڵ کرا وەکو کچان بەشداریمان کرد بە ناوی تیپی کاراتەی یانی وەرشی قەرەداخ و پلەی سێمیمان هێنا. هاوینان بە تایبەتی خولی فێربوون بۆ وەرزشکاران بکەینەوانە، هەموو ئاستەکانی تێدا بێ بۆ کچان و کوڕان بۆ منداڵان تازە پێگەیشتوان لاوان پێشکەوتوان. هاوینان بەردەوام ئەبین چەندین یاریزانیان لێ ئامادە ئەکەین کە بەشداری پاڵەوانێتەکان بکە. بەپێی تەمەنەکان نایگۆڕێ، بەڵام ئێمە کە لێرە خولەکەینەوە بەپێی پشتێنێکێنەوە کەمەرمان هەیە. ئەم کەمەرە لێرە سپیە، دوای ئەم زەردێ پرتەقاڵی سەوت شین قاوەیی ڕەش تەمەن ناخوێنینەوە پشتیان ئەخوێنینەوە. پشتیان واتە ئاستەکەیەتی بە پێ و ئاستەی خۆی تەمرینی پێەکرێ و لە ڕێگەی یەکێتی کاراتەی سلێمانیوانێ بڵێن هەر 4 مانگ جارێن تاقیکردنەوەی ئەم پشتێنانە ئەکرێ بۆ ئەوەی ئاستەکەیان بگۆڕن.
مامۆستامەریانێک و بڵین وەکو سپۆنسەرێکی سەرەکی بۆ یاریزانەکان یانێک و پشت و پەنایەک بووە یاریدەری زۆری ئێمە بووە توانێتی لە هەموو ڕێگەم پێشخال لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی یاریەوە لەگەڵمان نابووە هیچ کاتێ یانی ناتوانین بڵین چاکەی ئەو مامۆستای لە بیرکەین چکە زۆر پاپشتیمان بووە و لە هەموو ڕێک هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی یاریکردنیشەوە. دکتۆر حەسان کوردێکی ڕۆژاوای کوردستانە و چەند ساڵ بەر لە ئێستا لەگەڵ دەستپێکی شەڕ لە سووریا بەهۆی بارودۆخی خراپی وڵاتەکەیەوە سووریا بەجێ دێڵێ بدەچێتە ئەڵمانیا ئێستا لە ئەڵمانیا نیشتەجەیە ئەو پزیشکی ڤیترنەریە بەڵام لەگەڵ ئەو کارەیدا خەریکی بەخێوکردنی مێشهەنگە و توانیوێتی لەو بوارەدا سەرکەوتنێکی زۆر بەدەستبێنێت بە جۆرێک کە بڕوانامەی زۆر باڵای لە بواری لێکۆڵینەوە لە جۆرەکانی هەنگوین و میشهەنگوێن و بەکارهێنانە زانستیەکانی بەدەستهێناوە ئەو ئێستا هەنگەکانی بە جۆرێک بەخێو دەکات کە بەرهەمێکی زۆری هەنگیان هەیە و ئەشێوێ لە داهاتوشتا لە کارەکەی بەردەوام بێت. ما دست مشاكر بري 3 سالا الفيدري الألمانيا من الولاد جي من مش خدي ذكرن يعني نبرنجي وقتها يعني بهتر برنجي كيفن مشي من هابون للفيدري وك هوايات كيف مش مشارة جبرويه كيجي مخصص الفيدري الألمانيا جي في هوايات أخو بجيبكم نتني جبو هوايات يعني جبو كارك ديجي زخازم مسألة بحثي دا كاري كده فيواري دا بكم جبرويه كي مجمار آوازي دا كرم دست بيكي مبسيا دست بيكر آنها بازدمش چه صندوق خودی کرنه يعني ايجو مودرن ناس كرينا بلانجستروس اف قات ياسسيا بهتري ام كارتين اف دبيجني قاتا هنجف يعني تاني ماشي جو هنجف داين تينا في قاتي اف هنجفي إيصالة أو هنجفي تنبينس بيا هيجي أو تمام كاغز نكريا يعني أف علي درس في كاغز كريا أف هنجف جهاية أف هنجفي دي هيجي جير دبي حتى كاغز نكي تنكاري بيجي أف هنجف يعني تمام بيا الولات يعني بهتري بحر دراكرن بحرك دهشتن بحرك هنجف دهشتن أو جي مش بيز ضعيف دبو مش تراوي نذكر زستاني درباس نذكر لفرجي اما از دخازم جي خلق اما والله ترى بيجم كردستان تبعي جبوي خدي كرنا مشي قالك بيوستا قمش برنكي خورت يعني دبي مش خورت بي في رنجي قالكي فداوي هيا مش هم خورت بي هم هنجيب جديدة يعني الفيدري الألمانيا لجمع مشاكي حتى 40 كيلو دايا جبو ملكة ام هر سال رنجكي الملكة دكن هر سال كي ناسكيريا برنجك يعني افصال يا صالة شوي شين بو يا بري كسك بو يصال سبيا هر سال ام رنجكي ملكة دكن جبوان زار من ام ملكة كانج يعني از كانجي ماشي كيفكم أزان ملكا وينا عمري ويش خاصة 2 سالة 3 سالة أجر زدي 3 سالة تشبو أز دجهارن جبر ملكا بشتي 3 سالة هيك كان دبن عمري ملكي جالك دبي 5 سال لبدر الأوروبا بهتريوات بجني كرنيوليا ماشي جو نهاز خديتكم نافيوا كرنيوليا بهتر أوروبا أو ناس كرينا إيجو بهتر جمد تحمل كان خورتن هيمن هادئن يعني
gelekî minsana ve nadin neşersin na harin wekê mawelêt. Ana ev dibêjine vê hadiz melîkat yan jî dibêjine da bi yani melîka ji vê de nikare here qata hingiv ev qata hingiva dîtirê tenê li her du qata dimêne li her du qata hêk dike nikare herê qata hingiv melîka nikare li wê de hêk bike ji ber wê yekî em vê didênin ji bo melîka li her du qatê xwar bimêne. Îsal li Almanya hinekî havîna wê şilayî bû ji ber wê yekê hingiv li cem li paş ket yani dereng ket gereka carî em 2 cara distênin yekê heyva şişa û yekê heyva hefta em distênin yani ew demê hingiv em distênin li Almanya. Eger mêş 10 kîlo mêş bê wê 40 kîlo hingiv bide yani her kîlokek 3 kîlo 4 kîlo hingiv dide yani ji mara mêşê şegal. Ji ber wê yekê mêşê li Almanya em vê rengî xwert dihêlin û dimênin xwert û zivistana xwe bi rehetî derbas dikin. لینا کچە هونەرمەندێکی خەڵکی شاری سلێمانیە و لەناو بازاڕی شاری سلێمانی دوکانێکی خنجیلانەی کردوتەوە لا ڕێگەی کێشانی تابلۆ لە دوکانەکەی سەرنجی هاوڵاتیانی بۆ لای خۆی ڕاکێشاوە هەروەها دوکانەکەشی بۆتە سەرچاوێکی بژێوی ژیانی. من لینا محەممەد دەرچی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیم لە ساڵی 2014 بۆ 2015 تەقدیمی پەیمانگای هونەرە جوانەکانم کردووە بە شێوەیەکی ئەکادمی لەوێ هونەرە جوانەکانم تاو کردووە بە شیشەوەکاری گرافیک دیزاین. پێشتریش بێجگا پەیمانگای هونەرە جوانەکان لە چەندین دەورە و کۆمەڵی کاری هونەری ترا بەشداریمان کردووە بێجگا ئەوەی کە بە شێوەیەکی ئەکادمی لە دەروەی پەیمانگاش کاری هونەریمان کردووە بەردەوام بۆ ماوەی چەندین ساڵە لە بواری هونەریە کارەکەم. ماوەی چەند مانگێکە ئەم دوکانم کردوتەوە بم بەسەوەی کە بتوانین زیاتر هونەر برینە ناو کۆمەڵگاوە لەبەرەوەی کە کۆمەڵگای ئێستا زۆر زیاتر پێویستی بە هونەر هەیە لەبەر بارودۆخی ئابووری و کۆمەڵە بارودۆخی ناهەموار کە بەسەر کۆمەڵگای ئێمە هەیە پێویستە لەم لایەنەوە هونەرکاری خۆی بکات. ستایلی کارکردن لە ماوەی کردنەوەی ئەم دوکانەیە لەسەر خواستی خەڵک بووە هەنی خەڵک خۆی وێنەی ناردووە بەپێی خواستی خەڵک وێنەکان کراوە و خۆم بە شێوەیەکی گشتی کارەکانم لەسەر شێوەیەکی واقعی کردووە کەمتر ئەبستراکت و ئەو شێوازە ئیشانە ئاکەم کە زیاتر خەڵک لی تێبگا وەک لەوەی کە ئیشێک زیاتر بۆ تەحفیات دابنرێ چونکە ئەو ئیشانەی کە لێ تێناگەی بۆ تەحفیاتدا ئەندرێ بەڵام ئیشێک کە لێ تێ بگەی جوانترە لە ماڵەکەیە بۆ نمونە زیاتر خەڵک لەسەر خواستی خەڵک پێویستە گوڵ دروست بکرێت خەڵک زیاتر حەزی لە گوڵە لە ماڵەکەیە هەبێ. لەگەڵەوەی کە وەکو بەهرەیەکی هونەری چێژبەخشە کاتێک کە خۆدانی شکارێکی هونەریەکەی بەڵام لە ڕووی
کارکردنەوە بۆ ئەوەی کە بیکی بە بزنسێکی تایبەت بە خۆت بتوانانی کارێکی تایبەت بە خۆت هەبێ باشتر ئەچێتە ناو خەڵکەوە ئەم ئیشا وەک لەوەی کە تۆ لە سوچێکاوا بیرکەیتەوە کە ئیشەی تۆ هیچ بەهایەکی نییە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانیت هونەرمەند ئەتوانێت لە خۆیەوە دەست پێ بکات تاکو بتوانێت کارەکانی بەرێتە ناو خەڵکە و بە شێوەیە کە سەرنجی خەڵک ڕابکێشە بەلای کارەکەیەوە لە سەردەمی ئێستاشا تقریبان باشترە خەڵک گرنگیکی باش بەم کارە هونەریانە ئەیە. ساڵانە لەگەڵ کۆتایی هاتنی پرۆسەی خوێندن لە زۆربەی ناوەندەکانی خوێندن خولی تایبەت بە قوتابیان دەکرێتەوە کە زۆر جارەم خولانە کە دەکرێتەوە پێویستی بە پارە هەیە لە قوتابخانە ئەهلیەکان بۆیە زۆربەی قوتابیان ناتوان بەشداری لە خولەکاندا بکەن هەر بۆم مەبەستە 110 مامۆستای خۆبەخش لە قوتابخانەکانی ڕانیە چوار قورنا و هەروەها لە حاجیاوە خولێکی تایبەتیان کردوتەوە بۆ ئەو قوتابیانەی کە لە قۆناغی یەکتانەوەی بنەڕەتین و خۆبەخشانە بێ بەرامبەر فێریوانەکانیان دەکەنەوە بۆی کە بتوان ساڵی داهاتوو لە خوێندن بەردەوام بن. Stand up. Morning. Good morning, teacher. Thank you. Sit down. In second. Jump. Very good. وەکو خولی خۆبەخشی بەرهەم ساڵانی ڕابردوو ئەم خولەما کردوتە 2019 ئەم ساڵیش بە قابەرەیەکی گەورەتر لە هەر سێ شارەکە ڕانیە چاخون عاجیاوە کرمانەوە کە تێیدا 104 مامۆستا بەشدارە لە میلاک وانەبێژ دەرچووی زانکۆ بە خۆبەخشانە داوام دەکەن بێوە هیچ بڕە پارەیەک وەرگن لە قۆناغی یەک تانۆمان هەیە سەرجەم بابەتە ئەساسیەکان دەخوێندرێت زایدەن بابەتی پەروەردەهی ئەم خولات ئاماجی کردنەوەی ئێمە لەم خولە تەنها ئەوەیە ئەو کاری کۆمەڵە کەسانێ بکەن کە نەدارن کە هەژارن ناتوان بچنە خولە ئەهلیە بە پارەکان وانەی کوردی زمانی دایک ئەوە مانای دەرسەکەی بەڵام وەرزش بەعام نزیکەی 30 مامۆستا وانە دەڵێنەوە ڕۆژانە 200 قوتابیشمان هەیە پۆلەکان لە 1 تا 6 بنەڕەتیە مامۆستاکان خۆبەخشن چونکە ساڵی پێشوو خوێندن لەبەر کۆڕۆنا وەستا نزیکەی بە هەمووی دوومان خوێندراوە کاریگەری زۆر لەسەر خوێندکاران دروست کردو زۆربەی خوێندکاران فێری وشەکانیش نەبوون بە تایبەت ئەوەی کە پۆلیەکی سەرەتاییە بەس ئێمە مامۆستایان وامان کردووە کە تەڵەبەکە فێر بکەین و بە شێوەیەکی زۆر جوان پەروەردەشیان بکەین. Why not is a carnival we are on holiday? You should tell me where you are going. لەگەڵ سەرەتایکردنەوەی ئەو خولەماندا ینی لەگەڵ هەوڵی کەسوکاری خوێندکاران و تەواوی مامۆستایەکان ستافی ئەو خۆبەخشەیەکە هەمانە هەوڵوانداوە لەگەڵ بوونی کۆڕۆنادا ینی تەواوی ماسک لە تەواوی پۆلەکان و لەگەڵ تەواوی تەڵەبە و مامۆستاکان جێبەجێ بکەن و بوونی ماسک بوونێکی گرنگ بوو چونکە لەگەڵ تەواوی تەڵەبەکان بگونجێ هەم لەگەڵ سەردەمی کۆڕۆنادا چونکە کۆڕۆنایەک تون هەیە بە تایبەتی لە سونی ڕاپەڕین لەو ماوەیەدا بە شێوەیەکی فراوان بڵاو بۆتەوە نامانەوێت تەڵەبەکانمان توش بێن و بیان نێرینەوە ماڵەوە یاخود تەواوی خولەکە بوەستێ بۆیە ناوتەواوی پۆلەکاندا وەستان کردومانەتە بە ئیجباری و ئەبێ بیکەن هەموو قوتابی و مامۆستاکان بۆی خولەکەمان بەردەوام بێ بە شێوەیەکی ڕێک بکەن. هەندێک قوتابی هەیە کە ناتوانێت پێداویستەکانی خوێندن دابیم کات بە تایبەتی ئەوانەی کە حەزیان لە خوێندنەوە دانەوێ بەرەو پێش بچێ خوێندن بۆیە ناتوان بەشدار بکەن لە هەندێک لە خولی ئەهلی کە بە بڕەپارێکی زۆر دابین کراوە کە ئەوان ناتوان بەشدار بکەن بۆی ئێمە بڕیارماندا کە خولێکی خێرخوازی بکەینەوە بۆ قوتابیانە ئەو خولە بۆ قوتابیان زۆر گرنگە لەبەرەوەی نزیکی مانگونی وەک ئێمە خولەکەمان کردوتەوە لە یەکی سەرەتایەوە تا کوونۆی بنەڕەتی کراوەتەوە بە تایبەتی ئەو منداڵانەیە کە لە باخچەی ساوان تەواو بوون دەتوان لێرەکانە بێن بۆی بۆ ساڵی داهاتوو هەم ئەزمونێکە هەم شارەزایەکە بۆ دەرسەکان شارەزایی دەبێت ئەو قوتابیانێک کە لە دەرسەکاندا لاوازن ئەوانێک کە کەوتونە بە تایبەتی لە خولی دووەم. وەکو مامۆستانی وانەبێژ بەڕاستی گیانی خۆبەخشیان تێدایە
یعنی ئەوان تێدای لە هاویناندا کاری خۆبەخشی بکەن هەستی بەرپرسیارەتی هەڵگرن بە وڵات و نیشتمان بۆ سەرکی پەروەردە حەقە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕیان لێ بداتەوە مامەسانی وانەبێژدا بمەزرێنێ هەر دەبێ وەکو ماوانەبێژانی خوارووی عێراق بکرێن بە گرێبەست بۆ ئەم ساڵی 2021 بۆ 22 ساڵی نوێ خوێندن. لە ماوەی ڕابردوودا بینەری بابەتەکانی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد بن.